ڕەمەزان زۆر دەمان خەڵەتێنن، ئەوانەی کە پارەیان پێیە زۆر دەخەڵەتێنرێن، قۆڵیان دەکرێ لەلایەنی کەسانێکی لە خوانەترسەوە. جۆرەتر لە جۆرەکانی بەناو فەقیر کە فەقیر نین ئەوانن کە سوالکەرن. سوالکەرەکان لە بازاڕە دەیان بینن، لە مزگەوتەکانە کە دێن بۆ مزگەوتەکان، لە عیادەکانە دانیشتوتە چاوەڕێوەی نەخۆشی دێ دەسەپانەکاتەوە، لە کۆڵانەکانە ئێستا مانگی ڕەمەزانە دەرگا بە دەرگا لە دەرگادن هەمووی، یاخود لە فلکەکان و لە شوێنەکانە دەوەستن بە ناوی هەندێشت فڕۆشتنەوە سوال دەکەن. ئەمانە فەقیر نین، ئەمانە بە هیچ جۆرێ زەکاتیان پێ ناشێ. نەتان بینی کابرا مرد خاونی 40-50 دەفتەر بوو سوالێکە لە سەجادەکان، بۆیە ئەوە پیشەیە، ئەوە فەقیرینی، ئەوە پیشەیەکە. وەڵڵاهی ئەو سوالکەرانە دڵنیا بنەوەی زۆ لە ئێوەی دوکاندار و کاسە پاریان زیاتر دەسەکەی ڕۆژانە، هەیە بە وەرەقە و بە دوو گەڵا ڕازی نابێ ڕۆژانە. زەکات بەوانە ناشێ، پێتانە ڕجاتان لێکم 250 زەکاتیان مەدەنێ پێیان ناشێ، وەکو خێر و سەدەقە کەیفی خۆتە، بەس زەکات بۆ سوالکەر نابێ. ئەوانەی کە دەستپانەکەنەوە وەڵڵاهی ئەوانە ئەگەر وەکو گەڵای دار سوێنیان خوارد زەکاتیان پێ ناشێ. جا چی دەکەن؟ با چەند فێڵێکتان پێ بڵێم. کە دێنە مزگەوتەکان و هەندێکیان دەڵێ کاکە ئێمە پارەمان ناوێ. ئەی بۆچی هاتیتە؟ کاکە وەرن پێویستمان بە ئەشیای ناوماڵە، سەلاجە و مجەمیدە و نازام چیمان بۆ بکڕن، دوایش ڕێک دەچێت دەیفرۆشێ بە پارێکی کەم، پارەکە بە شێوەیەکی دەپایاکە. هەیە دەڵێ پێویستم بە خواردنە، خواردنەکە دوایی دەچێت دەیفرۆشێ لە بازاڕ. هەیە دەڵێ پێویستم بە چییە؟ بە دەوا و دەرمانە، ئەچێ حەب و دەرمانی کام حەب و دەرمانەی گرانە ئەوە دێنێ بۆ تۆ، ناچێ حەبێ بێنێ بای 5,000 حەبێکت بۆ دێنێ ئەبێت تۆ دوو گەڵاسێ گەڵاودەی بە حەقی حەبەکە. بەخۆ ئەمە فڵان کەسی کوڕمە کچمە نازام کێمە نەخۆشە پێویستی بەم دەوا و دەرمانەی پێم ناکڕێ، کاتێکە لی دەکڕی دوای دەیبا بۆ سەیدەلێ دەڵێ کاکە ئەمەم بەکار نەهێنا وەرە لێم کڕە، کابراش لە خوار بازاڕ و لە خوار جوملەکە و لێ کڕێ. بۆیە هەر کەسێک گوتی فەقیرم سۆندێکی کرد بە ئەمەیە و کانولەیەکی لە بان گۆشتەکەەوە دانا باوەڕی پێمەکە. خوا شایەدە لە مزگەوتێک لە مزگەوتەکان نوێژمان کرد، نوێژی عەسر بوو، نەفەرێک لەو سوالکەرانم بینی شتێکی ئەوە یەک پەمپێکیدا لە چاوی پەمپێک، کاتێکم زانی فرمێسک هاتە خوارەوە. فرمێسک ئەم پیاوە چۆن دەگری، ئەم ژنە چۆن دەگری؟ ئەوە پێش ئەوە دەرمانێکی بەکاری دەهێنێ، هەتا لە فلیمەکانیشە بەکاردێ. تەماشا دەکەی یەکسەر دەتکاتە گریان، بەڵام فرمێس بە چاودا دێتە خوارەوە گریانیش نییە خۆی لە ڕاستیە، گریانی سەناعی دروست کراوە. بۆیە کە گریا باوەڕی پێمەگەن ئەو گریانە ئەوەیە یا پێش نوێژ یا دوای نوێژدێدا یەکسەر. من خۆمە چاوی خۆم بینیمە، وەڵی وا ئەگری ئەڵی 4 کوڕی مردووە، 4 مناڵی مردووە، لە ڕاستیە گریانەکەی سەناعیە. بۆیە ئەوانی کە دەڵێن خواردنمان ناوێ و ئەشیامانەوێ و دەوا و دەرمانمانەوێ ئەوانە باوەڕیان پێمەکەن. سوالکەر فەقیر نییە، هەزار سوێنی خوار باوەڕێ بە سوێنەکانی مەکە، چونکە ڕازگۆ نییە، چونکە ئەوە پیشەیە. بۆیە ئەمانە زەکاتیان پێ ناشێ. خوای گەورە زەکات داناوە بۆ فەقیر و بۆ هەژار، ئەمان نە فەقیر نە هەژارن. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحدا لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي. زكاة حلال نية بۆ کەسێک دەوڵەمەند بێ، ئەمان دەوڵەمەندن، چونکە حەل لە مناڵی و خەریکی سوالکردن. دووەمیش پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کەسێک لەش ساغ بێ و بتوانێت کەسابەت کە زەکاتی بۆ حەڵال نییە، ئەمان لەش ساغن. وەڵڵاهی بینیمە لە مزگەوتەی خۆما خۆی کەمەندام کرد و دەسوقاتی ئاوا لێ کردووە، مراقبەم کرد چۆتە دەرەوە، وەڵڵاهی گەشتە ئەو لای چەوەکە وەکو پۆڕە ڕۆشت، یەک عیبیتیانمە نەقاچی عیبیتیانمانە دەسی بە چای خۆمشتان چەند جا بینیوە، خۆشتان بینیتانە، بەس تۆزێ شوێنی بکەوە وەڵڵاهی کەمەندامێکی زۆربەی لە دەسەدات نامێنێت. هەر کاتیە هەشە کەم ئەندامە برا مەرج نییە هەر کەسێ چاوی نەبوو زەکاتی پێ بشێ، مەرج نییە هەر کەسێ دەستی بڕا بۆ زەکاتی پێ بشێ، ئاگاداری ئەو خاڵە بن. کاکە چەند دەوڵەمەنی سەرزەویەیە کەمەندامە، یەکێ لە دەوڵەمەندەکەی سەرزەوی کە چەند ساڵان و پێش دەوڵەمەندترین کەس بوو لە سەرزەویە لە 10 نەفەرەکە بوو، هەردوو چاوی نەبوو، ئەوی بڵێ مە زەکاتی پێشێ. بۆیە بۆ مەخەڵەتێن کابرا کەم ئەندامە و تەواو، هەیە لە ساغە زەکاتی پێشێت چونکە کەسابەت و مەعاشەکەی کەمە، هەیشە کەمەندامە زەکاتی پێ ناشێ. بێوەژنیش فەقیر نەبوو زەکاتی پێ ناشێ، ئەو قسە ڕاست نییە، درۆیە کۆڵەکەی ماڵەکەشی ئاڵتون بوو زەکاتی پێشە، شتی وا ڕاست نییە، شتی وا لە دینا نییە.
بۆیە ئاگادار بن سوالکەر فەقیر نییە و زەکاتی پێناشی.